لم نستلم أي تهديد من الولايات المتحدة الأمريكية ولن نقبل أي تهديد من بە ڕێژکاوی دەڵێم ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هیچ هەڕەشەیەکی لە عێراق نەکردووە و هەڕەشەش قبول ناکەین بەڵکو ئەمریکا بێزاری خۆی لەبارەی ئاسایشی باڵۆزخانەکەی دەربڕیوە لە عێراق کە ئەمەش مافی خۆیانە چونکە هەندێک لایەنن دەیانەوێت پەیوەندیەکانمان لەگەڵ ئەمریکا لێڵ و ئاڵۆز بکەن با پاساوی بێبنەما و بەرە نادیاری ببن بۆیە بە دڵنیاییەوە هیچ هەڕەشەیەکمان لێ نەکراوە تەنیا بێزاری بووە لە بۆردومانی هەڕەمەژی گۆشەگیرکردنی عێراق لە ڕووی نێودەوڵەتیەوە تەنگژەی خراپ بە دوای خۆیدا دەهێنێت تەنگژەی ئابووریمان هەیە کە لە مێژووی عێراقدا وێنەی نەبووە عێراق بەرگەی گۆشەگیری ناگرێت ئەزموونی ڕابردوو لێکەوتەکانیشمان هەیە گۆشەگیری دەبێتە هۆی داڕوخانی ئابووری وڵات عێراق تا ئێستا فرۆشتنی نەوتەکەی لە ڕێگەی ئەمریکاوەیە ئێمە گفتوگۆی استراتیژیمان لەگەڵ ئەمریکادا هەیە دەستکەوتی مێژوویشمان بەدەستهێناوە لەوانە دووبارە بڵاوکردنەوەی هێزەکانی ئەمریکا لە دەروی عێراق جێهێشتنی بنکە سەربازیەکان و شانەوەی زیاتر لە 2500 سەرباز